بەپێی علمی دەروونزانی دەڵێ سێ هۆکار هەیە ئینسان ئاسوودە و بەختەوەر دەکات وا دەکا کە ئینسان هەمیشە دڵی ئاسوودە بێت. یەکەمیان سەردانیکردن و دەرچوونە لەگەڵ هاوڕێی باش و کەسانی باش و ئینسانی چاک و گەشتبین ئینسان هەمیشە دڵ و دەرونی ئاسوودە دەبێت. دووەمیان سەرنجدانی بوونەوەرە و چوونە ناو سروشتە. وەختێک ئینسان دەچێتە ناو ئەو سروشتە و سەرنجی ئەو بوونەوەرە دەدات دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگاری بۆ دەردەکەوێت، گەورەی خوای پەروەردگاری بۆ دەردەکەوێت. وەختێکیش ئینسان گەورەی خوای گەورەی بۆ دەرکەوت خوای گەورەی ناسی ئەو کاتە خوای پەروەردگار دڵی ئاسوودە دەکات. سێمیان پاکردنەوەی دڵ و دەرونی ئینسانە لە هەرچی خراپە و خراپەکاری هەیە، لە هەرچی بوغز و حەسادەت هەیە، لە هەرچی خراپە هەیە ئینسان دڵ و دەرونی پاکاتەوە ئەو کاتە ئاسوودە دەبێت. بۆیە ئیبن القەیم گوتوویەتی گەورەترین هۆکاری ئاسوودەیی دەرونی ئینسان بریتیە لە پاکیەتی دڵ و دەرون و پاکردنەوەی دڵ و دەرون. جا ئینسان هەر کاتێک ئەو سێ هۆکارەی جێبەجێ کرد زانایانی بواری دەروونزانی گوتویانە ئەو کاتە ئینسان هەمیشە دڵی ئاسوودە دەبێت. خوای پەروەردگار ئاسوودە و بەختەوەری دنیا قیامەتمان بکات.